بۆیە من لەم چوارچێوەیەدا ئەمڕۆ بڕیارماندا بە خەڵاتکردنی خوێندکارە یەکەمەکانی ناوەندە پەروەردەیەکانی خۆ کە خۆشبەختانە یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ناو خوێندنگەیەکدا بووە کە بە ناو تایبەت بەڵام لە هەڵەبجەی شەهیدا خوێندی هەیە بەبێ پارە خوێندکارتیدا دەخوێن کە ئێمە ساڵانە 500 خوێندکارمان لە هەڵەبجەی شەهید بەبێ پارە لەسەر ئەرچ ئێمە دەخوێنن لە خوێندنگەیەکی تایبەت و بە باشترین کوالیتی و پێداویستی سەردەمیانە بۆ خوێندکارانە بۆیە ئەمڕۆ پیرۆزبایی لەو خوشکە بەڕێزە لە کەسوکاردا لە خەڵکی هەڵەبجەی شەهید و لە هەموو کوردستان کە ئەم خوێندکارە توانیوە لە بەرزە بەدەست بێنێ ژیانی خۆی بۆڵی سەری ئێمەی بەرزکردەوە سەری خۆی و کەسوکارەکەش چکە ئێمە وەک وەزارەتی پەروەردە من لەوانەیە 20 دایلۆگم کردبێت لەم بینەدا لە تەلەڤیزۆنەکان هەمویان قسەیانەوەیە ئەڵێ ئەهلی و حکومی وتمە هەر هەمووی قوتابخانەن سەر بە ئێمە هیچ جیاوازیە ناکەین و ناویشیان ناهێنین یەکەم لای ئەوان بێ لای ئێمە بێ چکەوان قسەیان لەسەرەوە دەکرد زۆرترین یەکەمەکان پارێژ نادەن لە حکومیەکانن بۆچی ئەهلیەکان وتمە ئەهلی و حکومی هیچ جیاوازیەکی نییە بۆ ئێمە هەمویان قوتابخانن هەمویان ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە جێبەجێ دەکەن هەر هەمویان بۆ ئێمە کار ئاسانیەکەن قوتابخانەی ئەهلیەکان نەبووە ئێمە گرفتی زۆر گەورەترمان دەبوو بۆیە تەمەنا دەکەین ئەم قوتابخانە ئەهلیەکان بەرەو پێش بەرین